بەهێزترین خولی بەهێزکردن بۆ 12 ئامادەی بە هەردوو زمانی کوردی و ئینگلیزی لە کۆمەلگای بارز دەکرێتەوە بە تایبەتمەندیەکانی باشترین مامۆستای هەڵبژێردراو لە پۆڵێکی ئارام و گونجاو و فراواندا، پۆڵی تایبەت و جیاواز بۆ کوڕان و بۆ کچان، هاتوچوو بە خۆڕایی دەبێت، دەرفەت لە دەست خۆت مەدە. مامۆستایانی خوێندنی کوردی یونس معروف، عەرەبی ئەیاد ئەحمەد هەڵگری بڕوانامەی ماستەر، ئینگلیزی محەممەد سەیفەدین هەڵگری بڕوانامەی ماستەر، بیرکاری ڕەفعەت حەمەدەمین، زیندەزانی کامەران سەعدی هەڵگری بڕوانامەی ماستەر، کیمیا نەبەس ئەکرەم، فیزیا ساڵح یوسف. Teachers of English Kerkolom Kurdish Yunus Maruf, Arabic Ayad Ahmed Master, English Salahatin Ismail, Mathematics Peshal Rashid, Biology Rizgar Abdullah, Chemistry Rebwa Shakir, Physics Mahdi Ismail. کۆمەلگای بارز ناونیشان ڕێگای کەس نەزان کۆیە بەرامبەر شاری هیوا.